ئێرە ناحیەی پردەیە ئەو شوێنەی کە 20 ئۆکتۆبر بووە گۆڕەپانی شەڕ. وێڕای تێپەڕینی چەند مانگێک بەسەر ئەو ڕووداوانەدا هێشتا ئاسەواری شار لە ناحیەکەدا ماوەتەوە، بەڵام ژیان بە تەواوی ئاسایی بۆتەوە. پردە ئێستا سروشتیە، ینی بیدایەت کە هاتەوە خەڵک تۆزێ زیاتر ئەترسا، بەڵام بەڕاستی جێشەکە تەعاملی یەکسان بوو، ینی فەرقی نەکردو ئەمە کوردە ئەمە عەرەبە ئەمە تورکمانە. ینی من بە وجدانەوە قسەتان بۆ ئەەکەم، بەڵام خەڵکیش تەبعەن هەمووی نەگەڕاتەوە. خەڵکێکی ئێستا ئاوارەیە لە هەولێرە، خەڵکێکی ئێستا لە سلێمانیە، لەبەرەوەی ئەو دۆخە ئەگەر تو بتەوێت 100% سروشتیە سروشتنی ئەو دۆخە ئیسلام. شرەکە چاکە و کرێ و ڕێەکە بکرێتەوە خۆش وێ و ڕێک بکەون و ئەوانەمان دەوێت عالەم بۆ خۆی دامیش بێ و فەقیر و فەقارا و لەوە زیاتر چیترمان دەوێت. ئەنی بە زۆری ئێرە کورد و تورکمانی لێ وەکو برایە هیچ کێشەیەکمان نییە، وەکو براژین و تا ئێستا عیبمان نەبوو، عیبشمان نابێ ئینشەڵڵا. بەس چیە داواکاریمە ئەو جسرە بکرێت چاکرێ ڕێشێرا و بێتەوە. کارەبای وەتەنیش تا حەدێک باش نییە ئیستا تقریبان ماوەیەکە زۆر ئەبڕێ. دەنا بنزین و نەوت و ئەوانە هەیە لەخوا بە زیاد بێ عیبی نییە و الطريق باتجاه التون كوبري مغلق وذلك لأنه الجسر دمر. ئێستا کێشەی ناحیەی پردێ بڕینی ڕێگای هەولێر و تەقانەوەی پردی هندیە کە پێشتر ڕێگای سەرەکی نێوان هەولێر و شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق بوو. ئێمە تەنها کێشەی ئەوەمان هەیە لە شارەزەکەی پردی کێشەی کە جسری سەریعیان تەقان کە جسری هندی پێ ئەوترێتن بەداخەوە ئەم پردا بۆ ماوەی 15 ساڵ خزمەتی هەردوو لای کرد چووکە چ بەغدا بێتن چ هەولێر بێتن ڕۆژانە یعنی تجارەتی ئەو خەڵکە هاتوچی ئەو خەڵکە ڕێگایەکی ستراتیزی و دووەلیش بوو یان و کە بینی هەولێر و بەغدا و کەرکووک و ناوچەکانی تر خەڵک بەکاری دێنا سوودمەم بوون بەداخەوە بۆ جێ ئەوەی کە پردێ پاداش بکەن و کە پردێ کە ببووە دەواازەیە بینی هەولێر و بەغدا لە ئاخیردا ئەم پردەیان تەقاند. لە پردێدا سوپای عێراق و پێشمەرگە لە بەرامبەر یەکتر سەنگەریان لێداوە و بەهۆیەوە چەند گوندێکی سەر بە پردێ لە ناحیەکەیان دابڕاون. ئەمە جگە لە بێزاری هاوڵاتیان بەهۆی نەمانی ڕێگای هەولێرەوە. کارۆن محەممەد، کورد سات نیوز، ناحیەی پردەی سەر بە پارێزگای کەرکووک.